سلااو بەڕێزان من ئەمڕۆ لە شاری مانچستەرم هاتووم بۆ ئەوەی سەردانی پەنابەریە بکەم کە ئەو بەڕێزە لە دیپۆر سنتەر بوو و ئێستا ئازاد کراوە و ئەمانەوێ گفتوگوی لەگەڵا بکەین بزانین هۆکاری دەستگیرکردنی چی بووە و چۆن ئازاد کراوە. لە خاکی وڵاتێکم گەرچی هەموو شتێک جوانە بەڵام دڵم چونکە فێرە لێرەش پیشەی هەرگرێیانە بەڵام دڵم چونکە فێرە لێرەش پیشەی هەرگرێیانە. بەڕێزان ئێستش دەچینە لای کاکی یاسێر ئەو پەنابەری کە ئازاد کراوە لە دیپۆر سنتەر و ئەم بەڕێزە ئەندامی ڕێکخراویدا خۆکیشە. یاسێر ئەو کاتت باش کاتەی توش بار کاکی یاسێر ئەتوانی باسی ئەومان بۆ بکەی بەڕێستان چۆن دەستگیرکران لەکوێ دەستگیرکران وەکەی دەستگیرکران. من لە 4/5 کاتی ڕۆیشتین بوو ئیمزا لەوێ دەستگیریان کردین و ئەو کاتەی دەستگیریان کردین بە ئێمە گوت ئێوە لەبەر کەیسەکەتان داخراوە و لە کەیسەکەی ڕواندا دەبێت ئێوە مافیمانەوەتان لێرە نەماوە دەبێت ئێوە دەستگیر بکەین و بنێرین بۆ وڵاتی خۆتان یان نیش وڵاتی ڕواندا. بەڵێ دوای ئەوە بردیانن بۆ کوێەوە چەند ڕۆژمانەوە لە دوای ئەوە بردیم بۆ دیپۆر سنتەری لەندەن لەوێ تقریبا 7 نەفەر بوون خۆمان کوردی خۆمان کوردی عێراقی لەگەڵ ئێمە بوون. هەر لە دوای ئەوەش 16 ڕۆژ لەوێ ماینەوە. بەڵێ کە لەوێ بوون وەکات چی کە تویان ئازاد کرد بۆ نمونە چیت کردوە وای کرد ئەوان ئازاد بکەن ئەوان بمێنەوە کە تۆ ئازاد بکەیت. دەبێت فرشکلم بیکەی لەوێ و کەیسەکەت بیکەیەوە و لەگەڵ کەفیل پێی دەڵێن بێڵ هەردووکیان دەبێت پێکەوە بیکەی فرشکلم لەگەڵ بێڵەکە دەبێت بیکەی. یعنی دەبێت کەفیلت هەبێ بۆ ئەوەی ئازاد بکەن. بەڵێ دەبێت کەفیلت هەبێت ئەگەر کەفیلت نەبێت دەرچوونت لەوێ زۆر بە زەحمەت دەبێت. ئەتوانی باسی ئەوم بۆ بکەی کەس هاوکاریکردن وەکو ڕێکخراوەکان وەکو هەر لایەنێکی تر دەنگیەوە بگەێنێ بە لایەنە پەیوەندیدارەکان. بەڵێ وڵی زۆر سپاسی ڕێکخراوی داکۆی دەکەم بە تایبەتی کاکە کاوە و کاکە قادر بێگلاسی و هەموو ئەوانەی لەگەڵیان هاوکاری منی کردبوون لە یەکەم ڕۆژەوە پەیوەندی لەگەڵ من هەبوون لەگەڵ مەحامیەکەم هەبوون هەر شتێکی مەحامیەکەم ویست و لەگەڵ ئەوان هەردووکیان پێکەوە هاوکاری من دەکردن دەنگی ئێمە دەگان بە دەرەوەی سژنەکە. ئەگەری گرتنەوەتان هەیە یعنی ئەم دەستگیر بکرێن یان شتێ؟ بەڵێ ئەگەر ئێستا چاوەڕێی ئەوە دەکەن ئەم حزبەی ڕەشی سوناک ئەگەر سەر بکەوت لە مانگی حوت ئەم دەنگدانای داهاتوودا ئەو کاتە ینی بڵم گرتنمان یان ئەو مۆزوعی ڕواندا جارێکی دیکە بیکەنەوە و خەڵک بنێرن بۆ وڵاتی ڕواندا. ئەکرێ باسی حاڵی ئەو کەسانم بۆ بکەی لێوە بوون ینی ئەو هاوڕێیانت کە لێوە بوون لەگەڵ توا بوون ئایا حاڵی دەرونیان چۆن بوو وەسعیان چۆن بوو؟ واللهی ینی بەتاکیت هەمویان ینی سترێسێکی زۆر لەگەڵ چونکە هەمویان ئەو بوون ینی کەمترین کەس لەوێ 5 ساڵ بوو لێرە دەژیت ینی هەمویان لە 5 ساڵ زیاتر لێرە دەژیان و ساحب مناڵ و هەوژین و ینی ژیانی خۆی لێرە لەوێش ینی بڵێم گیرا بووین و هەر وەکو سجن بوو هیچ فەرقێکی نەبوو لەگەڵ سجن و خواردنیان و تەسەڕفاتیان لەگەڵ ئێمە ینی زۆر ناخۆش بوو. ینی تەنانەت کەسانی تیا بۆ ئایلۆشتیان لەرەوە خێزانیانە بۆ لێرە؟ بەڵێ لەگەڵ ئێمە بوو مناڵی هەبوو لەگەڵ ئێمە بوو تەنیا خێزانی هەبوو ینی هەمویان زگوردیش لەگەڵ ئێمە هەبوو نەخۆشیش لەگەڵ ئێمە هەبوو هەمویان لەگەڵ ئێمە هەبوو. بەڕێزان ئەوەی ڕوون بۆ تۆ لەم گفتوگۆ لەگەڵ ئەو بەڕێزاکە کردمان ئەوەیە پێویستە هەموو کەسێ کەیسەکەی کراوە بێ و هەگەر کەیسەکەی داخراوە بێ ئەگەری گرتنی هەیە و یا بۆ عێراق یاوەکو بۆ ڕۆندا بنێرێت بۆیە ئاگاداری کەیسەکانتان بن با کەیسەکانتان بەردەوام کراوە بێ و کۆنتاکتێکی باشتان لەگەڵ مەحامەکانتانە هەبێ و کەسانی هەن کە دەستگیر کراون ئاگدار نەبوون کە ڕەبزیان وەرگرتووە یاوەکو مەحامەکە پێی نەوتون بۆ ئەوەی زۆر کۆنتاکتیان باش نەبوو لەگەڵ مەحامەکانی ئەو مەحامەکان بۆهی مەشغوڵیاتەوە بەم کەسەیان نەوتە تووشی دیپۆر سنتەر و بردن بۆ دیپۆر سنتەر بوون بۆ ئەوەی بیانێنەوە بۆ وڵاتەکەی خۆیان. هیوادارین هەموو کەسێ پارێزاو بێ لە دیپۆرکردنەوە و هەموو کەس مافیمانەوەی پێ بدرێت لە وڵاتە چونکە عێراق وڵاتێکی پارێزراو نییە بۆ هیچ شاکێکی عێراقی و هەروەها هەرێمی کوردستان بە تایبەتی مافی مرۆڤ بە تەواوی پێشەل کراوە هیچ ئازادیەک بوونی نییە لە ناو هەرێمی کوردستان و عێراق بەهۆی حیزبەکانی دەسەڵاتەوە چونکە حیزبەکانی دەسەڵات هەمویان خاوەنی میلیشیان
خاوەنی کۆمەڵێ چەکداری بکوژن و ئەمانە بەردەوام خەریکی تاوانکارین بەرامبەری میلەت تەنانەتەوە نیشتیمانە بەردەوام ڕۆژانە دەفرۆشرێ ڕۆژە بە تورکیا دەفرۆشێ ڕۆژە بە ئێران دەفرۆشێ و تەنانەت ئەو شوێنە گشتیانەی کە هی هاوڵاتیە دەبێ هاوڵاتی تێدا بەحەسێتەوە کەچی کۆمپانیەکانی حیزم دەستی بەسەرا دەگرن و دەیکەن بە شوێنی نیشتەجێبوون و زۆر جارێکەکەن بە شوێنی نیشتەجێبوون و دواتر بە پارەیەکی گران بە هاوڵاتیانیان دەفرۆشنەوە ئەمانە ئەم هەموو ناقیانەوا دەکات تاک لە وڵاتە هەڵبێت هەوڵدا لە وڵاتێکی تر خۆی ژیانی دەست پێ بکە خۆی بدۆزێتەوە من لە خاکی وڵاتێکم گەرچی هەموو شتێک جوانە بەڵام دڵم چونکە فێرە لێرەش پیشەی هەرگرەیانە بەڵام دڵم چونکە فێرە